كاك محمد لهرم يوم شكتر جاري بلا ما شاء الله دنگێکی خۆشت وإحساسێکی زۆر جوانت هەیە خۆت چی هەست دەکەی؟ پێی بڵێ چه هەستێکت هەیە پێی بڵێ تۆ چه هەستێکت هەیە پێم بڵێ بابینەرانیش پێیان لێت بێ هەستی خۆتم پێ بڵێ دەی سترێسە میرا زۆر سترێسن هەموویان سترێسن والله من هەستیان پێکەم لەبەرەوە مەراحیلانە هەر هەمووی خۆم پێدا چووم ئەزانم داوای بردە لە تۆشەکەم کاک محەممەد ببوورە کاک فەردین ئەحساسێکی خۆشت هەیە من و ماوەسا سەیری یەکترمانە کرد زۆر لەوەیە ئەحساسێکی زۆر جوانت هەیە بەڕاستی گیان کێشەی مایک هەبوو نا باسی کێشەی مایک ناکەم تۆ ئەو کێشت خۆت لە خۆتا دروستەکە جا بەجار ئیشارەتشم پێدای بەڵام وا دیار ئاگەر لە من نەبوو مایکت تۆزە لە